تۆ نانەبڕیم بەڵام بیری چوو من تەنها بەنان ناژیم بەڵکو بە هەوایش تۆ هەوات لێگرتمەوە بەڵام نەتزانی من تەنها بە هەوا هەناسە نادەم بەڵکو بە هەتاویش تۆ هەوڵت دا هەتاوم لێ بدزی بەڵام خەیاڵ بۆ نەچوو من تەنها هەر بە هەتاو نانووسم بەڵکو بە بارانیش تۆ ئاگرێ لێ شاردمەوە بەڵام نەتزانی من تەنها بە ئاگر گەرم نابمەوە بەڵکو بە زریانیش دەبێ شاعیر بزانێت کە خۆی تەنیایە لەو ڕێگەیەدا خۆی و ئەو چرایی کە پێیەتی لە دارستانی تاریکی کۆمەڵ و سیاسەت و ناحەقی و هەموو ئەو کێشانی کە لە کۆمەڵگەیەدا هەن دەبێت بڕای بە خۆی هەبێ دەبێت وا بکە کە مانا لەو هەموو بێماناییە هەڵگۆزێت دەبێت هەوڵ بدا کە ئەو تەڵە دەزۆ بدۆزێتەوە کە جوزء بە کۆوە گرێدا کە ڕوانینی تێپەڕ بەو ڕوانینە نەمرە ئەبەدیەوە گرێدا شعر دەگاتە سنوورێکی تر دەبێت بە گەمەیەکی کراوە بەسەر هەزاران ئەگەرا مانای شعری تازە و شعری نوێ هەر لەوا کۆ نابێتە کتۆبی بە فۆرمێکی تر بنووسیت بەڵکو وعیکی تری دەوێت دەرگای تری دەوێت کرانەوەی زۆری دەوێت بەڕاستی ئەمەیە کە وا دەکات وەکو یاریەک بتوانی تا ناکۆتا بیکەیت ینی تا ناکۆتا گۆڕانکاری تیا بکەیت تا ناکۆتا بەرەو پێشی بێت دوایین کارم کە شیعرە چاپ کراوە هیوادارم لەم ماوەیە بڵاو بێتەوە لە چەند یەک دوو هەفتەی داهاتوودا خۆشبەختانە ئەم کتێبە مامۆستا عەبدوڵڵا تایربەرزنجی پێشەکیەکی بۆ نووسیوە کە بەڕاستی لە ژیانی ئەدەبی خۆما من یەکێکە لە شانازیەکانم کە ڕەخنەگرێکی ئاوا مەڕمووق لەسەر کاری من بنووسێت لەسەر ئەو ئەزموونەی کە من هەمە لە بواری شیعرا بنووسێت جگەلەوەی پەیوێکی خات و ماریتایە مامۆسایی زانکۆی ئەمریکی بە هەردوو زمانی کوردی و ئینگلیزی ئەمەش بۆ خۆی شانازیەکی ترە بەڕاستی بۆ من لە هەموو ئەزمەیەکە کاکێ ڕێباز من ئەگەڕێمەوە لای شێعر ئەنی لە هەموو نزیکبوونەوەی کارە ساتێکە لە هەموو خەتەرێکە شعر تقریبا پەناگە ینی دەگەڕێمەوە بۆ خوێندنەوەی شعر ئەدەبیاتی شعر کولتوری شعر لە دنیاە ئیتر ناوەکانە مندە زۆرن بەڕاستی هەر تەواو نابێ ئەو ناوە گەورانی شعر ئەدەب ینی بە تەنیا شعریش سێرە لای من ینی گۆران بۆ نمونە لای خۆمان مەولەوی نالی وەرە بۆ عەرەب سەیاب ئەدۆنیس درێژە بێتەوە بۆ شامل و بۆ ئەراگۆن بۆ لۆرکا بتر ئەخماتۆڤا لەگەڵی شایتر هەوڵی تەرجەمەکردنی هەندێک لەو تێکستانادەم وای لە هەر ئێستا تقریبا کتێبێک دەرچووەیان چ ڕۆمان شعر وەرجێ ڕۆحی خۆی بدەمێنێتە ناو ئەو کتێبەوە وەکو کاری خۆی سەیریکە وەکو وەزیفە و ئەرک و کاری تێپەڕ ڕاستیشی لەگەڵانەکات بەداخەوە لە وەرژێڕی لە کتێبخانەی ئێمە یایتر وەکو زۆر شتیکە کە تێکەڵ پێکەڵ ئەوەیە پرۆسی وەرجێڕانیش ئەو تێکەڵ پێکەڵی بەخۆ بینیوە بەڵام بەڕێی من هەر باشە ینی ئەمە ڕەنگە چەند ساڵێکی کە جۆرێ لە منافەسە و لە بڵین پێشبڕچێ بەدیبێنێت وەکو کتێبخانەی فارس بۆ نمونە ڕۆمانێک سێ وەرجێڕانی هەبێت ینی خوێنەرەوە کاتا زانێک کامۆرجێڕانەیان جێگەی متمانەترە لە دوانەکەی تر ویستی باڵی فڕینم بکەی
بەڵام تۆ تێناگەی خۆ من تەنها هەر بە باڵ نافڕم بەڵکو بە خەیاڵیش تۆوە نازانی کە شتێکم لێسەنی هی تازە دروستەکەم کە هەوا و ئاگر و ئاوم لێ بڕی لەوێ لە ماڵەوە هەوا و ئاگر و ئاوی نوێترم هەن تۆ لەوە تێناگەی لەوێ لای خۆم دەرزی هەڵدەی ناکەوێتە سەر ئەرس لەبەر تەڵاشە هەور و وردە ئاسمان لە تەخەون